پارێزگاری کەرکووک ناسنامەی ئەو 5 کەسەی ئاشکرا کرد کە لە هەفتەی ڕابردوو لە کاتی ڕەفاندنی منداڵێکی تورکمان لە کەرکووک دەستگیر کران و دەڵێت سەر بە حەشتی شەعبین. لە بەرامبەردا ڕێکخراوی بەدر دەڵێت ئەو کەسانە پەیوەندیان بە حەشتی شەعبی و ڕێکخراوەکەی ئەوانەوە نییە. هەڵسان بەڕفانی مناڵێکی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک ئاشکرای کرد ئەو 5 کەسەی هەستان بە ڕفاندنی منداڵێکی تەمەن 6 ساڵی تورکمان و داوای مەبلەغێکی پارەی زۆریان لە بەرامبەر ئازادکردنیدا کرد لەلایەن هێزە ئەمنیەکانی کەرکووکەوە 30 لەو کەسانە دەستگیر کراون و دانیان بەوە داناوە سەر بە حەشتی شەعبین و دانیشتووی دووزن و لە زانکۆی کەرکووک دەخوێنن. ئەمانەی کە هەڵساون بەم کارە سییانیان گیراون لە کاتی ڕزگارکردنی مناڵەکەدا. یەکێکیان مستەفا حازم محسینە، ئەوی تریان حەمزە عەدنان محەممەد نووری، ئەوی تریشیان مراد تاها نووری عەبدوڵڵا. دوانی تریش کە ڕایان کردووە و ئەمری گرتنیان هەیە عەلی ئیسماعیل محەممەد لەگەڵ کەڕار عەرەب سەمین. طبعا ئەمانە کە هەڵەسن بەم کارە ئەیانەوێ یەکەم خۆیان دزن ئەیانەوێ پارەیان دەستکەوێ، بەڵام ئەشیانەوێ ناوی بە ناوی حەشر شەعبیەوە یکەن. بۆیە ئێمە داوا لە سەرۆک وەزیرانەکەین، داوا لە سەرکردایەتی حەشتی شەعبیەکەن کە ڕێگە لەمانە بگرێن. داوایان لێەکەین کە هاوکاریمان بکەن ئەمانە ئێستا لە دووس قورماتون بۆ ئەوەی بیانگرین، بۆی تەسلیمی عەدالە بکرێن، چونکە ئەمە بۆ ناوی ئەوانیش خراپە. یەکێک لەمانە خوارزای بەڕێوەبەری ڕێکخراوی بەدرە لە دووس قورماتوو و من دڵنیام ئەتوانێ شوێنەکەی بدۆزێتەوە و تەسلیمیشی بکات. بە پێی وتەکانی پارێزگاری کەرکووک دوو لەو کەسانە هەڵاتون و ئێستا لە خوورماتون یەکێک لەوانە خوشکەزای بەرپرسی ڕێکخراوی بەدرە لە خوورماتوو. لای خۆیەوە بەرپرسی ڕێکخراوی بەدر لە باکووری عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی ئەو کەسانە هیچ پەیوەندیەکیان بە ڕێکخراوەکەیانەوە نییە و ڕێگەش نادەن بەو جۆرە ناوی حەشتی شەعبی و ڕێکخراوی بەدر ناشرین بکرێت. أقول وأمام الأعلام بكل صراحة هؤلاء الذين تم ذكر أسماءهم من بناوي لقي باكور أندامي شوراي ناوندي رخراوي بدر دڵێم ئەو کەسانی ناویان هاتووە ئێمە بە تۆماری ناوەکانی خۆماندا چوینەتەوە ناوی هیچ یەکێک لەوانە لە ڕێخستنەکانی ڕێکخراوی بەدردا نییە. ئێمە ڕەتی دەکەینەوە و قبولی ناکەین ناوی ڕێکخراوی بەدر لەگەڵ دۆسیەی لەو شێوەیە تێکەڵ بکرێ. ماوەیەکە لە کەرکووک ڕفاندن و تیرۆری کەسایەتی و ئەفسەر و هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لەگەڵ هەوڵەکانی دەستگا ئەمنیەکان بۆ پاراستنی ئارامی شار و دەستگیرکردنی تۆمەتباران. بەڵام هێشتا بەشێک لە تۆمەتباران ئازادن و ژمارەیەک دۆسیەی تیرۆری شتا ئێستا یەکلایی نەکراوەتەوە و تۆمەتبارەکانیش دەستگیر نەکراون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.